بەڕێوەچوونی ئاهەنگی جەماوەری دەڤەری برادۆستە بۆ سەرخستنی لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان. ئەی نمونە دڵسۆزەکەی کوردستان بەخێر بێ جەنابی مەلا مستەفا بارزانی بۆ سەرخستنی لیستی ١٩مان لە نێو ڕێزەکانی پارتیمان لە دەڤەری برادۆستی سەربەرز. ئێوارەی ئەمڕۆ بە بەشداری چین و توێژەکانی دەڤەرەکە و ڕێژەیەکی زۆری ئەندام و لایەنگرانی پارتی لەو قەزایە و بە ئامادەی ڕێزدار مەلا مستەفا بارزانی پشتیوانی بۆ لیستی پارتی دیموکراتی کوردستان دووپات کرایەوە. هەموو ئەو پرۆژانەی کە لێرانە جەماوی ئەو 3 ساڵی ڕابردوو لێرانە جێبەجێکراون لەژێر ئەمن و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆک کە خۆی پێشمەرگە بووە لەو دەڤەرە. هەموو ئەو پرۆژانەی کردومان باز دەکردن جەنابی ئێمەی ڕاستپارد ئەمری فەرموو دەبێ باشترین خزمەتی ئەو دەڤەرە بکرێت چونکە ئەو دەڤەرە بنکەی پێشمەرگە بووە لە شۆڕشی ئەیلول بە تایبەتی لە شۆڕشی گوڵان. مەشپەرگیریە لێکەین ما لەیسا پیرۆزتر و گەورەتر کا لە کوردستانێت مؤسسەی کوردستانێمە هەمەلا مستەفا بووە مەلا مستەفای بارزان بوو ئەو ڕۆژ الحەمدوللا کوڕێوی دێتۆ مەنتیقەی هەر گەورێمەنە و هەر سەروەرێمەنە و لەوەش زیاتر کەسی دیکە نییە ئەمە هەر نەدەنجی پێ بدەنێ تەماشەش بکەین هەر گەورێمەنە. کوردستانی من و تو ئەگە پارتی دروستی نەکرد با چێ دروست کرد؟ ئەگە مەلا مستەفای کوردستان دروست نەکرد با چێ هەبوو کوردستانە دروستکەتن؟ ئەوانەش کوڕی مەلا مستەفاینەوە ئەمەش هەموو خڵامی مەلا مستەفاینە. ئینشاءالله ئیسپات بکەین لۆ دژمن و لۆ نەیارە کە ئەمە ئێکەم ئەبین و هەر ئێکەمەش ئەبین و هەموو چین و توێژەکانش دەنگە دەین بە لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی ١٩ لیستی خوینی شەهیدان لیستی پاراستن و ئاوەدانی کورد و کوردستان. ئەندام و لایەنگرانی پارتی لە سنووری قەزایسیدەکان بۆ لیستی ١٩ ئارامی و خۆراگری ئاماژە بەوە دەکەن بە خوێن لە ڕۆژی هەڵبژاردن دەنگ بە لیستی پارتی دەدەن و پەیامی خۆشیان دەخەنە ڕوو. وەک ئەندامەتیش شەڕی داعش هیوادارم هەموو پشتگیری لە لیستی ١٩ بکەین و دەنگشمان دەنگمان لە پارتیە و وەک پێشمەرگەیەکی شەڕی داعش لە ڕۆژی 20دا ئەو ڕۆژە بوو کە ئەمن بریندار بووم و ئەو ڕۆژەکی گەورەیە لۆ من و ئەو ڕۆژەش ڕۆژی دەنگدانە و ئینشەڵا بە خوێن دەنگ دەدەین. سەتاسەد پشتگیری لە لیستی ١٩ دەکەین زۆر بەگەرم و گوڕی ئینشاءالله لە 20دا هەموو دەنگ بە لیستی ١٩ دەدەین پشت بەخوای گەورە سەرکەوتوو دەبین دەنگدان بە لیستی ١٩ دەنگدانە بە خوێنی شەهیدان بە قارەمانەتی پێشمەرگە بە شەرمەخوێنی وەزیەتی پێشمەرگە ئینشاءالله سەرکەوتوو ئەبین پشت بەخوای گەورە. ئەمڕۆ بە ڕۆژێکی پیرۆز ئەزانین ڕۆژێکی مێژووی ئەزانین دەنجی خۆمان بۆ ژمارەی ١٩ لیستی جەنابی سەرۆک بارزانی ئامادەینە وەکو خەڵکی برادۆست بە کچکە و گەورە و ژن و ئافرەت دەنجی خۆمان بدەین بە لیستی پارتی دیموکراتی کوردستان. لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان دەڤەری برادۆست ئاوەدانی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و ئەمە شوای لە هاوڵاتیانی دەڤەرەکە کردووە لە هەلبژاردنەکان دەنگ بەو حزبە بدەن و بیکەن بە پێشەنجی خۆیان. موڕشید برادۆستی زاری کرمانجی قەزایسیدەکان. Serker şervanım,